بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردی بە بۆنەی جلی کوردی بە فەرمی لە هیچ قوتابخانەیەک مەراسیم ناگێڕێت و ئیدارەی قوتابخانەکان سەرپشک دەکات لە ئەنجامدانی هەر چالاکیەک لە قوتابخانەکانی خۆیاندا. سەرۆکایەتی زانکۆی کەرکووکیش بە بڕیارێک قەدەغەی دەکات و هیچ قوتابێک ڕێگەی پێ نادرێت بە جلی نەتەوەی خۆیەوە بچێتە زانکۆ. بەڕێوەبەری خوێندنی کوردی دەڵێت نەمانویستووە وەکو ساڵانی ڕابردوو گرنگی بە قوتابخانەیەک بدەین و قوتابخانەکانی تر پشتگوێ بخەین. یاریدەدەری سەرۆکی زانکۆی کەرکووک بۆ کاروباری کارگێڕیش بە پەیامی ڕاگەیاند مەترسیمان هەبووە چەند حزب و لایەنێک بۆنەکە بۆ مەرامی سیاسی خۆیان بقۆزنەوە و بەجلی سەربازیەوە نمایش بکرێت و ناکۆچی بکەوێتە نێوان قوتابیانی زانکۆوە. هەندێک جار پێشتر کە ئەو مناسبەیان یاد دەکرد لە یەکێ لە قوتابخانە خوێندنگاکان واتە قورسایی و سەنگەدرا بە یەکێ لە مەکتەبەکان لە یەکێ قوتابخانە خوێندنگاکان قوتابخانە خوێندنگاکان تر دایمەن گلەیان دەکرد بۆ ئێمە تەنها لە فڵان چەند قوتابخانەیەک ئەو مەراسیمە دووباراکرێتەوە. ئەم ساڵ ئێمە بە شێوازێکی تازە ئەمانە هەموو مەکتەبەکان هەموو قوتابخانەکان هەموو خوێندنگاکان هەموو باخچەکان هەر کەسێ لە شوێنی خۆی لە قوتابخانەی خۆیان ئەو یادە ئەو مەراسیمەی خۆی بکات تایبەت بەخۆی. خاڵێکی گرنگە دەبێت ئێمە ئاماژەی پێ بدەین. ئەویش ڕێنمایی وزارەتی خوێندنی باڵای بەغدایە بۆ هەموو زانکۆکانی عێراق. ئەڵێت دەبێت هەر کردەوەیەک یان کردارێک کە ئەبێتە مای کێشە بۆ نێوان خوێندکاران و قوتابیان دەبێت ئێوە ڕێگری لێ بکەن و نەیهێڵن. ئێستاکە ئەم فترەیە ئەوەیە مناسەباتی زۆر لە پێشمانە ئێمە بە تایبەتی ڕۆژی جلوبەرگی شەعبی لە پێشمانە ئێمە وامان پێ باش بوو ئەگە ئەو دەرگایە بکرێتەوە لەوانەیە بۆ مەرامی خراپ بەکار بێت. هەموو ساڵێک لە بۆنە و یاددان نەتەوەیەکاندا کورد بەبێ گەڕانەوە بۆ بڕیاری ئیدارەی کەرکووک و لایەنە پەیوەندیدارەکان هەڵدەسا بە ئەنجامدانی مەراسیمی جۆرا و جۆر بۆ بەرز ڕاگرتنی ئەو بۆنانە. بەڵام لە دوای 14 ساڵ یەکەم جارە کورد لە کەرکووک نەتوانێت بە ئازادانە یادی ئەو بۆنانە بکاتەوە. چاودێرێکی سیاسیش دەڵێت کورد نەیتوانی بۆنەکان بە نیشتیمانی بکات بۆیە دەرەنجامی ڕیفراندۆم و هەڵەی سیاسی چەندایەنێک لە کوردستان 16 ئۆکتۆبەری بەدوای خۆی داهێنا و کورد ئێستا ناتوانێت بە ئازادانە بۆنەکانی خۆی بەرز ڕابگرێت. یاد و بۆنەکانی کورد کە لە ماوەی ئەو 15 ساڵەی کە کورد دەسەڵاتی هەبوو بە تایبەتی لە دوای 2014 کە هەموو بۆنەکانی بە ئازادی ئەکرد بەڵام بەداخەوە بۆنەکان هەمووی بە حزبی کرابوو. بەداخەوە لە دوای 16 ئۆکتۆبەر کە دەرهاویشتەی ڕیفراندۆم بوو ئەم بۆنانە وای لێ هاتووە ئێستا کورد لە ناو کەرکووک و ناوچە دابێنراوەکان دەبێ مۆڵەت لە پارێزگا وەربگرێ کە ڕێی پێ بدا بۆنەکان یاد بکاتەوە کە ئەمە بەڕاستی شکستی سەرکردایەتی کورد و ئیدارەی پارێزگای کووردە کە نەتواندراوە لەو ماوەیە کە پێگەی کورد لە ڕووی نیشتیمانی و نەتەوەیی کاری لێ بکە. لە مانگی ئازاری هەموو ساڵێک کورد یادی بۆنە نەتەوەیەکانی دەکاتەوە بە تایبەتی ڕاپەڕین و ئاڵا و جلی کوردی. لە کەرکووک ماوەی زیاتر لە 14 ساڵە هاو نیشتیمانیانی کورد بە جۆش و خۆرۆشەوە ئەو بۆنانەیان یاد کردوێتەوە. بەڵام ئێستا بۆنەی جلی کوردی و ئاڵا و یادی ڕاپەڕینی کەرکووکیش لای هەوڵاتیان گرنگی لە دەستداوە و پیان وایە حزبەکانی دەسەڵات بۆ بەرژەوەندی خۆیان هەموو بۆنەکانیان بە حزبی کردووە. هەر بۆیە دوای 15 ساڵ لە دەسەڵاتی کورد لە ناوچەتدا بڕاوەکان چاوەڕێ دەکەن ئیدارەی کەرکووک و هێزە ئەمنی عێراقیەکان مۆڵەتی یادکردنەوەی بۆنەکانیان پێ بدەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.